مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەم بارەیەوە بەڕێز فەرحان جەوهەر شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک فەرحان زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. ئەم سەردانە زۆر بە گرنگیەوە باس دەکرێت و زۆر گرنگی پێدەدرێت بە تایبەت لەلایەن ئەمریکاشەوە. ئەمریکا لەم کاتەدا ئەیویست چ پەیامێک بگەێنێت، چ بە هەرێمی کوردستان چ بە وڵاتانی ناوچەکە؟ سەردانێکی گرنگە بە تاکید و زۆریش گرنگە بێگومان. ئەوەی ئەمریکا لەم کاتەدا ویستی بە هەموو ناوچەکە بڵێتن ئەوەیە کە بڵێ ئەو لە کاتێکدا بوو کە گوشار خستراوەتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان. گوشارێکە لە دەرەوە هەیە، گوشارێکی هەرێمایەتیە، گوشارێکی ناوخۆیە، گوشارێکە لەلایەن عێراقیشەوە ئەکرێ. ئەماوێ ئەمریکا هەستی کرد کە بەڵێ گوشارەکە زۆرە، بۆیە ئەم پێشوازیە ئەم بەم شێوەیە کە ئێستا لە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەکرێتن، ئەمە ئەو سیگناڵەیە کە بە خەڵکی تر دەرێ بەرێ کوردستان هەرێمی کوردستان بۆ ئێمە گرنگە، ئێمە هاوبەشین، بیر لەوە نەکەنەوە گوشارەکانتان زیاتر بکەن ئەگەرنا عواقبی خراپی دەبیتن. بەتایبەتی دادگا بەتایبەتی ئەو گوشارانە دادگای فیدرالی ئەم جارە کە تەجاوزی حدودی خۆی کردووە پێیان وایە ئەمریکا پێی وایە گەیشتوتە ئەو قەناعەتە بەڵێ کە بەشێک لەم بڕیارانە بڕیاری سیاسینە، بڕیاری یاسایی و دەستوری نینە، بۆیە پێیان گوتن لە ڕێگای ئەم دیدار و چاوپێکەوتانە و هەموو ئەو پەیامانە و هەموو ئەو بەیاننامانەش کە ئەم ڕۆژانە دەریان کردووە پێیان گوتن کە بەڵێ ئێمە دەبێ بزانن کە بەڵێ ئەم بڕیارانە گوشارن، ئەم گوشارە سیاسی و ئابوووریانەی سەر هەرێمی کوردستان جێگای قبولکردن نینە، لەبەرەوەی هەرێمی کوردستان بەردی بناغەی پەیوەندیەکانمانە لەگەڵ عێراق هەر بەو شێوەیە بەو نەسە دەڵێ حەجەرە زاویە، یعنی بەردی گۆشەی هەرە گرنگی ئەو پەیوەندیانەیە کە لەگەڵ عێراقدا پەیوەندی ئێمە لەگەڵ عێراقدا هەرێمی کوردستان بەردی بناغەکەیەتی و ئێمە هاوبەشین و یعنی هەموو ئەو مەفرەداتانە. تر بکەم کاک فەرحان، ینی بەتایبەت ئێستا خۆتان دەزانن لە بەغدا زۆر هەوڵ بۆەوە دەدرێت کە هێزەکانی ئەمریکا بکەنە دەرەوەی عێراق و عێراقیش ئەمریکاش نایەوێت ئەمە بکات لە عێراقدا. پێتان وایە کە ینی تەرکیزی زیاتری ئەمریکا و قورسایی زیاتری هەژمون و بوونی خۆی لە ناوچەکەدا دەهێنێتە هەرێمی کوردستان؟ ئەمە ڕەنگە بەو ئاراستەیە نەبێتن کە بتوانێت، بەڵام مهم ئەوەیە پەیامێکیدا کە بەڵێ هەرێمی کوردستان بەنسبەت ئێمە گرنگە، هەر هەرێمێکی فیدرالی تەنها نییە کە بڵێن وڵا لە ناوچەکە و هەر بەو شێوازەی کە گوشارەکان دەخرێنێت لەسەر بەتەنیا بەجێ دەهێڵدرێتن، وەکو چۆن لە کاتی خۆیدا لە سەردەمی کە هێرش کرایە هەتا هێرش نەکرایە سەر هەولێر، بەڕاستی لە هەموو منتەقە ئەمریکا دژی داعش نەجوولە، بەڵام کە ئەمریکا کە داعش هێرشی کردە سەر هەولێر ئەبجاد ئەمریکا بەڕاستی لە هەموو شوێنەکانی تریش بەرگری کرد، هەتا بەرگری لە عێراقش کرد لە ڕێ ئەوەی کە هێرشان کردە سەر هەولێر. بۆیە ئەو کاتە کە بە چەک بەرگریان لە کوردستان کرد، ئەم جارش لە ڕێگای دیبلۆماسیەوە، لە ڕێگای ئەم بەیاننامانەی کە دەریان کرد، لە ڕێگای ئەم گوشارە سیاسی و دیبلۆماسی کە دەیکەن بۆ ئەوەیە کە بەڵێ بزانن بە دەرەوە و ناوە بڵێن کە بەڵێ ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان تەسەوڕ نەکرد پەیوەندیەکانمان سارد بووە، هەست نەکرد کە ئێمە گرنگی پەیوەندیانە ناکەین، ئەم تند و تۆڵکردنی ئەو پەیوەندیانە بوو جارێکی تر کە حکوومەتی ئەمریکا بە هەموو ئەزرعەکانی ینی بە هەموو لایەنەکانی مەسەڵەن بۆ نمونە لە خارجیە، پنتاگۆن، ئەمنی قەومی، سیناتۆرەکان لە مەجلیسی شیوخ، لە مەجلیسی سینات، هەموو ئەمانە پێکەوە ینی پەیامیاندا ئەو لایەنانە کە بەڵێ هەرێمی کوردستان لە منتقەکەدا هاوبەشێکی گرنگە و هەروەها ئێمە تاریخێکی دوور و درێژی قوربانیدانمان پێکەوە هەیە. ئەکرێ بپرسم کە بۆچی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا گرنگە؟ طبعا گرنگە، بەتاکید گرنگە، زۆریش گرنگە. بەڕاستی زانی چیە خۆی ئەگەر ئەو ئەمریکا بیاوێ لە منتقەکە بمێنێتەوە لە هەرێمی کوردستان نەبێتن هیچ شوێنێکی ترینە، دووبارە خەڵکێکی لەسەر عەرد هەبێتن، ینی خەڵکێک هەبی لەسەر عەرد بەرگری لەو بەرژەوەندی هاوبەشانە بکە تەنها لە ڕێی هەرێمی کوردستانەوە دەدۆزرێتەوە و دووبارە لە دەستنەچوونی عێراق، مانەوەی عێراق بە فیدرالی بە دیموکراتی تەنها و تەنها حەل هەرێمە. هەر کاتێ هەرێم ئەگەر هەرێم ینی خرا ئەو گوشارانە چۆژێر ئەو گوشارە سیاسیانە و ئابوووریانە کە لێی دەکرێتن و سوور بزانە عێراق دەگەڕێتەوە بۆ مەرکەزی، عێراق هەمیشە دەوڵەتێکی خەتەرناکە دائیمەن دەگەڕێتەوە پاشەوە، مێژوویەکی دوور و درێژیان لەگەڵ عێراقەیە لەم مەسەلەیەدا. عێراق هەمیشە فرسەتی هەبی دەگەڕێتەوە سەر دیکتاتۆریەت، هەر لێی گەڕان وازیان لێ ئینان دەگەڕێتەوە سەر ئەو دەوڵەتە مەرکەزیە کە پێشتر خەڵکی کوشتووە. جیاواز نییە لەوەی کە کێ حکومەکە و کێ حکوم ناکە، گرنگ ئەوەیە سروشتی عێراق وایە و مێژووەکەشی وایە. بۆیە ئەوان ئەم هەرێمی کوردستانە زامنی دیموکراتێتە لە عێراق، زامنی مانەوەی عێراقە لە وەکو دەوڵەتێکی ئاشتیخواز لە ناوچەکەدا ئەگینا عێراق ئەبێتە هەڕەشە لەسەر بەرژەوەندیەکانی
وڵاتانی دەرەوە بە تایبەتی ئەمریکا. زۆر باشە کاک فەرحان پێتان وایە لە دوام سەردانی سەرۆکوەزیرانی یاریمی کوردستان بە واشنگتن و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی کۆشکی سپی وەزارەتی دەرەوە و وەزارەتی بەرگری و گەنجینە پەیوەندی سیاسیەکانی هەولێر لەگەڵ بەغداد چی لێ دێت؟ زانی چیە ئەمان پەیامی خۆیاندا کە بەڵێ ئەبێ ئەم پەیوەندی سیاسیانە ڕێک بخرێتەوە ئەبێ چیتر ئەوان لە ڕێگای ئەگەر سەردەمێک لە ڕێگای ئاگر و ئاسنەوە کاتی خۆی مثلەن گوشار خرابیتە سەر خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان لە ناو درابێ ئەم جارش ئەگەر بیانەوەی لە ڕێگای یاساوە بە ناوی دەستور و یاساوە گوشار بخنە سەر هەرێمی کوردستان و ئەم قوارەیە بچووک بکەنەوە کە ئەمە پێیان گوتن قابلی قبول نییە بە هیچ شێوەیەکدا بەڵام ئەمە پاڵپشتێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی کێشەکان بەغدا بێ کێشەکانی خۆی لەگەڵ هەرێم چارەسەر بکە و ئەوان بە ئاشکرا لە هەموو ئەو بەیاننامانەی دەریان کردیان لە هەموو لە دوای هەموو ئەو قسە نەگوتراوانی کە لە دیوی قسەکانی دیکەیاندا بوون پێیان گوتن بەڵێ کە ئێمە ئەم گوشارە ئابوووریە کە سەر هەرێمی کوردستان جێگای قبول نییە نەفت ڕاگررتنی هەرێمی کوردستان جێگای قبول نییە یعنی هەموو ئەم دەستەواژە و ئەم مفرەداتانە زۆر بەڕوونیش ینی نەکار بە شێوەیەکی زەبابی لە بەیاننامەکەیواندا هاتبوون بە پێچ و پەنا بە عێراقیان گۆ بەڵێ ئێوە ئەو کاتە ئێمە پەیوەندیەکی سەلیممان لەگەڵ ئێوە دەبیت تا ئەو کاتی ئێوە کێشەکانتان لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکەن بۆیە ئەم دیدار و ئەم چاوپێککەوتن و ئەم بەیاننامە گەورانەی کە لەم سەردانەدا دەرچوونە لەلایەن هەمویانەوە لە خارجیە و لە پنتاگۆن و لە خەزینە و لە ئەمنی قەومی ئەمریکی هەموو پێیان گوتن کە بەڵێ ئەبێ کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان لە سیاقاتی خۆیدا چارەسەر بکەن و بیر لەوە نەکەنەوە کە بەڵێ هەرێمی کوردستان بە تەنیا ماوەتەوە ئێمە لە ڕێگای هەرێمی کوردستانیشەوە دەڕوانینە ینی کاریگەری ئەم پەیامانە بەکرداریە بینین؟ بەڵێ بەتاکید ئەمە شتێکی زۆر گەورەیە هەروها ئاسانیە دەوڵەتێکی گەورەیە لە دنیادا ئەمریکا بەبێ مەبەست بە هیچ شێوەیەک لەم کاتەدا خۆتان دیتان ئەم داوەتە زۆر دەمێکە هەوە بەڵام بۆچی ئەم تەوقیتیان هەڵبژار ئەوان خۆیان نەزانن کە تەوقیت هەڵبژێرن هەڵبژاردننی کات تەمان بەنسبەتەوەنە مەسلەیەکی سیاسی زۆر گەورەیە بە تەکید ئەگەر هاتوو ئەم بەو ئاراستەیەدا نەڕۆی ڕەنگە عواقبی وەخیم بۆ عێراقیان ئەنجامی نەخوازراوی لە دوابی بۆ بەنسبەت عێراقەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز فەرحان جەوهەر شرۆڤەکاری سیاسی بەستەوخوا لەگەڵ من بووی بەخێر بێت.